بەرحاڵ ئێمەی کەمە باسی دەکەن فیدرالیزمی قەومیە، فیدرالیزمی تائیفی و قەومیە کە نمونونەکەی و نسخەکەی لە عێراقا ئەبینین و دەرهاویشتە و ئاکامەکانی بەقوڵی لەسەر ژیانی سیاسی، ژیانی فەرهەنگی خەڵکی کرێکار و زەحمەتکێش و متمەدنی ئەو کۆمەلگایە بە تەواوەتی دیارە و ئەگەر کەسێک ئەم ڕاستیانە نەبینێ بەرحاڵ دەبێ لە سەرێک لە پەنجەرە بێنێتە دەرەوە و سەیری واقعەتی تاڵی ژیانی سیاسی و کۆمەڵایەتی ئەمڕۆی عێراق بکات و بەراوردی بکات بە ئەو سەردەمانەی کە هێشتا هێندێک بەها و ئەرزشی متمەدینانەتر حتا لە ژیانی سیاسی و هەتا لە پەیوەندی دەوڵەت بە هاوڵاتیانەوە پیادە دەکران بەراوردی ئەم سەردەمانە بکە بۆ سەردەمانەی کە تیایدا ئەم جۆرە لە فیدرالیزم و ئەم جۆرە لە تەرحانەوە حاصل لە دەستوری تەبەقەی دەسەڵاتداردار نەبوون کە بیسەپێنێ بەسەر کۆمەلگایە. بەڵام فیدرالیزم لە هەر حاڵەتێکە دواکەوتووە، پرۆژەیەکی دواکەوتووە، چوارچێوەیەکی دواکەوتوانەیە سەیری یوغسلافیا بکەن، خەڵکیان بەردایە گیانی یەکتر. هەر هەموو تەجروبەکانی کە ئەم فیدرالیزمەی تیا پیادە کراوە پیشاندەری ئەم واقعەتەن کە ئەم تەرحە چەندە کۆنەپەرستانەیە، چەندە دژی پێشکەوتنی کۆمەڵایەتی و ئازادی و ئاسایش و خۆشبەختی بەشەرە و چەندە دەستکاریکردنی خودی ناسنامە و جەوهەری هاوبەشی ئینسانی هاوڵاتیانی دنیای ئەمڕۆیە.